هەرێک لە ئێمە لە ژیانی ڕۆژانیدا هەڵبەت بەرکەوتنی زۆرە لەگەڵ خەڵکیدا لەگەڵ دەوروبەرەکەیدا جا لە کاتی بەرکەوتندا هەڵبەت ڕوبەڕووی زۆر قسە دەبیتەوە ڕوبەڕووی زۆر ڕخنە دەبیتەوە جا هەندێک لە قسەکان ڕەنگە خۆش بن هەندێکی ناخۆش بێ هەندێک لە ڕەخنەکان ڕەخنەی دروستکەر بێ هەندێکی ڕەخنەی ڕوخێنەر بێ جا لە کاتی بەرکەوتنمان بەرامبەر ڕەخنەی ناخۆش یاخود قسەیەکی ناخۆش یان کردەوەیەکی ناشرین تا چەند گرنگە هونەری پشتگوێخستن بەکاربهێنی یاخودەوە تا دەبێ کاردانەوەمان هەبێت و وەڵاممان هەبێت لە چ کاتێکە پێویستە هونەری پشتگوێخستن ئەنجام بدرێت جوبران خەلیل جوبران ئەدیب و شاعری لوبنانی دەڵێت هەر کەسێک بتوانێت هونەری پشتگوێخستن پەیڕۆ بکات لە ژیانی ڕۆژانیدا ئەوە وای دابنێت کە زیاتر لە نیوەی کێشەکانی چارەسەرکردو یاخود تێپەڕاندووە کەواتە تا چەند گرنگە ئێمە هونەری پشتگوێخستن پەیڕۆ بکەین و چۆن پەیڕۆ بکرێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە چ کاتێکدا هونەری پشتگوێخستن پەیڕۆ دەکرێت و بەرامبەر کێ و لەگەڵ کێدا ئەنجام دەدرێت لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کارزان جەمال کە بەڕێزیان پسپۆڕی دەرونین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵی مەدامادەن کا کارزان بەیانیت باش بەخێر بێت سەر چاوان کا کارزان پێشوی کە بچینە سەر هونەری پشتگوێخستن و چۆنێتی ئەنجامدانەکەی پێم خۆشە ئەوە بپرسم کە مرۆڤ دەتوانێت گوێ بە قسەی دەوروبەری نەدات گوێ بە ڕخنە دەدات دەتوانێت کەسێک ڕخنەیەکی لێ بگیرێت یاخود قسەیە کردەوەیکی ناشرینی بەرامبەر ئەنجام بدات پشتگوێ بخات و گوێ پێنات و کاریگەری لەسەری نەبێت لە ڕاستیە قسەکردن یەکە لە بنەماکانی ئینسان و ئەو گیاندارانی کە لە سەرگۆی زەویان بە مرۆڤیشەوە یعنی جیاوازی ئینسان لەگەڵ ئاژەڵە ئەوەیە کە ئینسان قسە ئەکات و بیرەکاتەوانێت کەواتە قسەکردن بەشێکە بنەمایەکی سەرەکیە لە پەیوەندی ئینسان بە ئینسانەوان و ئەوەی کە پێی وایە قسە گرنگ نییە وە قیچ کاریگەری نییە بەڕاستی ئەوە پێنەگەیشتوە لە بابەتەکان و لە ڕووی معریفیەوە پێنەگەیشتووە و ئەگەر بژڵێن زۆر کاریگەری هەیە و ژیانە تەدمی دەکات ئەوە چکە مەسلەی ئەو شتانی پەیوەندی بە ئینسانەوە هەیە هەمووی لە هاوسەنگیە یعنی هەم زۆرەکەی خراپە هەم کەمەکەشی خراپە مەسلەی قسەکردن مەسلەی ئەوەی کە پێوتی لە ڕای خەڵک ئێمە ئەتوانین بە دوو شێوە قسەی لەسەرکەین یەکەمیان شێوە سلبیەکەیەتی کە زۆر جارە بێتە هۆی وەستادمان لە بڕیادارمان لە قەرارمان لە ژیانمان لە یعنی زۆر جارێتەوە مەشروعێکی زۆر گرنگی لە بەردەمایە مەشروعێکی زۆر حیاتی لە بەردەمایە لەبەری دوو کەس قسەیەکیان کردوە لەسەری پەشیمانە بیتەوە لە قەرارەکەت یا بە پێچەوانەوە زۆر جار هەیە قەرارێکی هەڵە لەوەیە کە بییت کە قەراری لەسەربەی کە لە ژیان تا جێبەجێکی بەڵام قسەی دوو کەسی هۆشمەند و عەقڵ لە بارودۆخەکە پەشیمان دەکاتەوانێ کەواتە بە کورتی و بە کوردی کەسێک کە هۆشمەند بێت کە بیرکردنەوە و تێگەیشتنی باش بێ بۆ ژیان ئەوە قسەی خەڵک دەتوانێت باشی وەرگێت بە پێچەوانەوە ئەگەر کەسێک ساویلکە بێ و هەمیشە چاوی لە دەمی خەڵک بێت چی پێڵن چی بکات چی نەکات تاوان و کەسانە کاریگەریکە زۆرتر لەسەریان قسەی خەڵک واتە کاریگەریەکە ئەکەوێتەوە سەر کەسەکە و تا چەند بیری لێکاتەوە تا چەند بەردەوام ئەتوانین بڵێن معرفی کەسەکە هۆشمەندی کەسەکە پەیوەندی بۆ نییە خوێنەوار بیان نەخوێنەوارە پەیوەندی بۆ ئەم کەسە لە ژیانیا چۆن تەعامل لەگەڵ کەسەکان ناکات چۆن قسەی خەڵک وەرەگرێت یعنی زۆر قسە هەیە وەکو زێر وایە ئەو تۆ ناکرێ بڵێ گرنگی پێدایە زۆر قسەیە زۆر ناخۆشە یعنی ئەکرێت قسە ئەکرێت تۆ کە قسەکە لە دەما دەروانەی گوێژەی بیستێت کەواتە کە قسەکە وەرگرت ئەم قسەی چ کاری لەسەر تۆ هەیە ئەگەر کەسی هۆشمەند بێ و تێگەیشت و بێ کامەڵ بێ لە حیات لە ڕووی شەخسیاتی خۆیوانێ بەپێی قسەکە وەریەکرێت مەسەلەن ئێمە شتێکمانەیە ئەڵێ پاڵاوتنی قسە باشە تۆ کۆمە لە قسەیە بەرامبەرێ ئەبێ ئەم قسانە بپاڵەویت ئەو شتانی سوودی هەیە بۆ ژیانی خۆت وەریگریت و ئەوانەش کە سوودی نییە و هەستەکەی ژیانت ڕێگرە بێ لە بەدەم ژیان تاوکو بە ڕێزی باسێکە دەبێ ئیمالێکین پشتگوێی خوێن جایتر ئەم تەکنیکەش شێوازی خۆی هەیە خۆی هەیە باشە کاک کارزان لە کاتێکا کە دەتەوێت هونەری پشتگوێخستن ئەنجام بدەیت ئەم هونەری پشتگوێخستنە بۆ هەموو قسەیەک بۆ هەموو ڕەخنەیەکی ڕوخێنەر مەبەستم ڕوخێنەرەکان و قسە ناخۆشەکانە دەکرێت پشتگوێ بخەی یاخود هەندێکات پێویستەکە وەڵامت هەبێ بۆی پێویستەکە کاردانەوەت هەبێ بۆی بێگومان زۆری قسەکە دەبینێت ئێمە کە باس پشتگوێخستنی تەبان ئەو قسەی خراپە بۆیە پشتگوێ خەین یعنی قسەی باش بێ وەریەگریت و ئیشی لەسەرەکەی لە ڕاستیە سێ
کوچکەی زۆر گرنگ هەیە لە کاتی کە کەسی قساکە بەرامبەر یا شتێکەڵێ لەسەر ئەم سێ بنەمایە لە مێشکی خۆتا بچەسپێنیت قسەی خەڵک کاریگەری نابێت لەسەرت. گرنگترینیان ئەوەیە کە کەسێ قسەی لەسەرکرێ کاریزمای هەبێ گرنگ بێ لە کۆمەڵگەیە پێگەی هەبێت. کەسێک کە بێنرخ بێت و هیچ پێگەیەکی نەبێ و لە کۆمەلگا هیچ جێگەیەکی نەبێ قسەی لەسەر ناکرێت. ئەومانە زانین کەواتە کە تۆ قسەت لەسەرەگرێ هەیت گرنگیت. ئەمە لە ناقی خۆتا بچەسپێنێت. بەڵێ کەس ئیتر لە هەموو ڕێەوە کەسێکی گرنگیت پێگەت هەیە بۆیە قسەت لەسەرەکرێت. خاڵێکی تر ئەوەیە کە ئەبێ بزانی کامەڵبوون بۆ ئینسان نییە. هەموو ئینسانێک نقصانێکی لە حیاتە لە گوزرانە لە ژیانە لە تعاملیا لە ڕفتاریە یعنی مهما یکن تۆ پێگەیشتی لە ڕووی کۆمەڵایەتی و گرفتێک هەیە یعنی کەسی کامەڵ نییە هەمیشە ئەمە گرفتێکمان هەیە. پاشان ئەوەی زۆر گرنگ ئەوەیە کە بزانین قسەی خەڵک نامانگەێنێ بە هیچ. قسەی خەڵک وەک کۆڵێن ئەمان خاتە بەهەش نامان خاتە دۆزەخ نە دۆڵەمەندەکە نە فەقیرمانەکە نە نەخۆشمانەکە نە ساخمانەکە نە دڵخۆشمانەکە نە دڵ ناخۆشمانەکە کە تۆم بنمانە لە خۆتا چەسپان ئەو کاتە قسەی خەڵک هیچ شتێ نیە جگە لە دەنگێت بە گوێتەوە تەواو. کەواتە گرنگە کە بزانین ئێمە گرنگین بۆیە قسەمان لەسەرەکرێت ئەو زۆر مهمە. یعنی ئینسان کە توانی بگاتەوە حەدەی کە خۆی بە گرنگ زانی کاریزمای خۆی پاراز لە مجتەمەعا ئەو کاتە قسەش کا لەسەری تێگا کە قسەکردن لەسەر کەسی گرنگ نەکرێت. پاشان ئەبێ بزانین قسەی خەڵک هیچ لە ژیانی ئێمە ناگۆڕێ ئەگەر ئێمە باش تەعاملی لەگەڵا بکەین. یعنی من هەتا 1000 فایدە خەڵک قسە لەسەرم کە ئەگەر من ئەو قسانە وەرنەگرم و مامەڵی لەگەڵ نەکەم و بیری لێ نەکەم و دووبانی نەکەم و هیچ کاری نییە لەسەرم کەواتە قسەی خەڵکی لە ژیانی من ناگۆڕێت. لەبەرەوە کەسەکە خۆی دەوری بینە چۆن تەعامل لەگەڵ ئەو بادۆخەیەکە کە بەرامبەری کراوە زۆر قسە هەیە سوودی هەیە وەریەگەی زۆر قسە هەیە بێ ڕەدی بیتەوە بەڵام وەگەوەی جواب بیتەوانێ ئەمە جۆرێکە لە تعامل زۆرێکە لە هونەری قسەکردن ڕەنگە کاکەرزان زۆر جار بەتایبەت ئەگەر قسە ناخۆشەکە یان کردەوە ناشرینەکە کە بەرامبەر کەسەکە ئەنجامەدرێ لە بەردەم خەڵکا بوو بێت ئەگەر پێشگوێی بخات ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان دەوروبەرەکەی بە بێغیرەت بە بێت ئەڵێ خۆزگە لە کاتی خۆیان جوابم بایەوە درستە پەشیمانە بێتەوە خۆزگە جوابم بایەتەوە لەم حاڵەتانە ینی چارەسەر چی لە ڕاستیە پەرۆدی کەسەکە زۆر دەورەبینێت یعنی تۆ کەسی قساکات بەرامبەرت لە ڕووی کۆمەڵایەتی لە تۆ نزمترە بەس لە ڕووی تەمەنۆچ لە تۆ گەورەتر بێت لەوە چ ئەخلاقی تۆ ڕێنەیە کە جوای بیتەوە یا پەرۆدەی تۆ بە شوێ پەرۆدەکرایی کە لە خۆ گەورەتر قسە نەکەی بەرامبەری بەڵام مەرج نییە تۆ بەو شوێی کە قساکە تۆ جوای بیتەوە مەسەڵەن کەسێک قسەیەکات بەڕڵی تۆ نییە لەسەر تۆ قساکات لەسەر ژیان و شکڵ و ئیشوکاری تۆ قساکات تۆ ناکرێ بڵێ تۆ حەقت چییە تۆ کەی پێنی بە تۆی تۆ بوونی قسە سەمنکی ناکرێ بڵێ ڕێزمێ بۆ قسەکانە بەڵام من خۆم ئەزان بیرکەمەوانی ئەزان بڵێ بەش ئەو تەعامل ئەو فەنی قسەکردنی کە هەمانە هەریەکە بە پێی خۆی هەیەی لەبەرەوە جوابانەوە لە جێی خۆیان زۆر جار سوکنایی دەرونی پێداش بەخۆی هوەری هەیە بەڵێ بەتاکید چونکە زۆر جار هەیە ئێمە هەمیشە کەسێک گەڵ ئەم کەسە قسەڕاقە بۆچی لەبەرەوەی زۆر سەری حەجاری وایە مەسەڵەن کە شتێکێ بەرامبەری شتێوتێ بەرامبەر یەکسەر جوابەیەتوانێ بەڵام ئەمە لە کۆمەڵگەی زۆر جار بە قسەڕاق ناودەوزە دەکرێت ئەڵێ ئەم کەسە ئەوە نیە قسەی لەگەڵا بکەی یا قسەی بۆ بکەی بەڵام زۆر جاژەیە کە لە نەختا بێت تۆ زۆر ئازارتەیەت یعنی دوای بیرەکەی تۆڵی خۆزگا مەسەلەن 100 وەڵامە بۆ دووزە بێت دوای لە دوای کە بیرەکەی 100 وەڵامە لای ئەڵی خۆزگەی شانم بوتە لەو کاتەیە بەڵام گرنگەوەی لەو کاتەیە چی ئەڵێیت بەڵام ئەبێ هەمیشە ئینسان خۆی نەدۆڕێنێ ئوستاز کێکی قسەت لەسەرکات وەکو وتمان لە ڕووی پێگە و کۆمەڵایەتەوە لە تۆ نزمترە ئەگەر وەک تۆ بێ باست ناکات ئەگەر لە تۆ بەرزتر بێ باست ناکات یعنی سەیریکە هەمیشە چۆن قسە لەسەر تۆ ئەکرێت قسە لەسەر ئەو لایەنە ئەکرێت کە پەیوەندی بە شخصیت و کەسایەتی ژیانتەوە هەیە قسە لەسەر شتی منطقی ناکرێت شتی زانستی شتی علمی لەبەر ئەو کەسی کە قساکە بەرامبەر بەتاکی لە تۆ نزمترە و ئەوێت تۆ ڕاکێشێ بۆ لای خۆی ئەو ناتوانێت بێ بۆ لای تۆ طبعا لەبەر ئەو توانایی نییە هونەرە بەکارێن بەڵێ هونەرەکە کە تۆ ڕاگەشت کە تۆ وەگەڵ قسەت کرد وەگەڵ جواب بایەوە کەواتە هیچ جیاوازی نیە لە بینتانە هەردووکان لە یەک مستەوە دەوروبەرەکە لەو کاتە کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە پاڵنەرێ بێت بۆ ئەم کەسە بۆی کە وەڵام باتەوە یان کاردانەوەی هەبێ بەرامبەری بەتاکید تۆ دەوروبەرە کێ لەگەڵتا مەسەلەکە کەسێ بێت تۆ باش بناسە جۆرێک لە بێغیرەت ناوێ بەنەڵە نەگەڵ هەبووە وەڵامیەوە نا تۆ لەگەڵ کۆمەڵە کەسا دانیشی ئەوانە تۆ ناسن باشت ناسن تۆ شخصیاتە چۆنە بیرکردنەوە چۆنە قسە چۆنە ڕەفتارە چۆنە هەڵسوکەوتە چۆنە یعنی ئەو ناسن ئیتر جوابێت و جواب نێرە تۆ زان قیمەتە چەندێ نرخە چەندێ بەڵام ئەکرێت لەوێ دووسێ کەس یەک شتی تر هەیە زۆر مهم ئێمە هەمیشە ئەومان پێشگوێ خستۆ بەڕاستی پێت بڵێم ئێمە لە هەر شوێنێکین لە هەر پێگەیەکین هەر شتێکین بەڕاستی پێت بڵێم کەسێک هەیە خۆشی ناوێن ئیتر ئەمە ناتوانین کاری لێ بکەین کەسێک هەیە حەز ناکات سەرکەوین کەسێک هەیە حەز ناکات ژیانمان باش بێ
کەسێکی دایمە هەوڵەیە داومان بۆ دروستکات چاڵمان بۆڵ کردێت تێکەوین ئەمە پێویستی بۆ نییە کە من خراپم بەرامبەر ئەو کەسە کردووە نه زۆر کەسێ شەڕەگێژە بە سروشتی خۆی مەسەلەن تۆ لە دایرێکا دەوامەکەی کۆمەڵی مۆزەفم پێکەوە هەشتا هەفتا مۆزەفن لە شوێنێکا دەوامەکە تۆ پەیوەندی ئیشت لەگەڵم کەسانە هەیە باشە ئەکری هەمیان بەڵێ هەمیان هاوڕێ نین هەمووشیان لەوچ عیلاقت نەبێگەلانە قسە و بەڵام ئەگەر تێژنێکی زانستی بکەی هەچ کەسێ بە سەریح جواباتەوە لەوە چ لەو هەشتای 50 تۆی بەدڵ نەبێت 40 تۆی بەدڵ نەبێت 30 تۆی بەدڵ نەبێت بۆچی پرسیاری لێگەڵێ نازانم بۆچی هەر بەدڵم نیە کەسەکە لەبەرەوە تو ئەبێ ئەوت لە پێش چاوێت کە هەموو کەس تۆی ناوێت هەموو کەس باشی تۆی ناوێت هەموو کەس وەصفی تۆ ناکات کە ئەوە لە مێشتا چەسپا ئیتر قسەی خەڵک زۆر گرنگ نایە بەلاتەوە گرنگە لە چاوی خەڵکەوە سەیری خۆمان نەکەین و خۆمان نەبینین خۆمان ببینین نەکەوەی کە سەیری چاوی خەڵکەین و لە دەم و لە چاوی خەڵکەوە خۆمان ببینین وڵای ئوستازەمە دوولایەنە یعنی زۆر جارێ ئێمە کەمگەڕێی خۆمان نابینین ئیلا بێ کەسەکانی بەرامبەرمان پێمان بڵێ بەڵام ئەو کوتم ئەو کەسە کێیە ئایا دڵسۆزتە بەڵێ یعنی کە قسەی کرد سەیری کە کێ ئەم کەسە قساکە دایکتە باوکتە یا هاوڕێیەکتە یا دژبەرێکتە ئیتر کاکارزان ڕەنگە سەرچاوەکەی دیار نەبێ هەرڵێ وتیان بەڵێ بەتاکید وتیان ینی بکەرەکە یان سەرچاوەکە دیار نییە هەر بە وتیان پێتەگاتەوە خۆیان شتێکی زۆر سێرم خوێنەوە لەسەر قسەکردن لەسەر ئەم بەرنامەیە لە مجتەمەعی ئێمە مجتەمەعی کوردیە یەکێ لەو شتانی قەرار لەسەر حیاتی ئێمە قسەی خەڵکە هیچ شتێکی تر نییە مەسەلەن توانای خۆم سکێڵەکانی خۆم ئیمکانیەتم بڕوانامەکانم تەمەنم ڕەگەزم ئەوانە بڕێ نایان چیم قسەی خەڵک یعنی وەکو وتم زۆر جار هەیە ئینسان مەشروعێکی زۆر مەشروعی هاوسەرگیری طبعا مەشروعێکی زۆر گرنگە لە حیاتەوە مەشروعێکی طویل المەدا یعنی زۆر جار ئەمێنێتەوە یعنی تۆ کە زەواجەکەی بۆ ئەوەی هەتامان لەگەڵ کەسە بژیت بەتایبەت لە مجتەمەعی ئێمەیە کە تۆ ئەم قەرارە طبعا پرسیارەکەیت بۆ نمونە ئەڵێ چی بکەم باشە یان نا زەواج کەم یان نەیکەم ئەی بیکەم چییە ڕۆیە طبعا ئەمانە لەگەڵ خەڵکان مناقەشە ئەەکەیت پرسیارەکەیت ئەو کەسانی کە دڵسۆستن بە سەراحەت قسە بۆکەن ئەڵێ ئەمە حقیقەتەکەیە یعنی لێت ناکەن بە بەهەشت و لێش ناخن بە دۆزەخ یعنی ئەڵێن ئەمەی هەیە ژیانی هاوسەرگیری ئەمەشی هەیە تۆ ئەم قسانەمی وەرگریت لای خۆت شەنوکەویکەیت بە پێی خۆی خۆی معریفەی خۆت بۆ حیاتە کامە باشەکانە کامە خراپەکانە لە کۆتایە کە زانی باشەکانی زیاترە بڕیارەکە بە ئەگە زانی خراپەکانی زیاترە بڕیارەکە مەیە بەڵام تۆ لەبەر ئەوەی مەسەلەن دەستگیرانەکەت کەسێک شکڵی بەدڵ نیە چاوی بەدڵ نیە لوتی بەدڵ نیە تۆ پەشیمانی تۆمە ئەمە فەشەری تۆ پیشانەیەات بەسم تۆ وەکو مجتەمع باسەکەم ئەمە زۆر جار لە تۆڕە کۆمەڵاتەکانە دووچاریەوەنا بنەوانێک کە دوو کەس هاوسەرگیریەکەن ئیتر بە کۆمنت پیایە نەخوارەوە بوو کچەکەی جەرێ نمونەمانە ئوستاز من زەلام هەیە دوای هەفتەیە جیاوە تۆ لە هاوسەرگیری یعنی هەمووتە لایم بەڵام هاتنە لای من قسەیان کردووە وتمە بۆچی وەڵا ڕسمێکمان داناوە لە ڕسمەکەی لوتی گەورە دەرچووە هەموو قسە لەسەر ئەو کردووە و من ئێستا بەرچاوم کەوتووە ئەمە چیەکە زەعیفی ئەم کەسەیە کە چۆن کۆمنتێک و بەڕێز باس یا قسەیەک تەواوی ژیانیە گۆڕێت بڕیاری زۆر هەڵی پێ لە حیات ئەتوانین بڵین کاکارزان کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە بۆ خەڵکەژی بۆ خۆی ناژی تاکی کۆمەلگای بەداخەوە بێ بڵین وایە لەبەر ئەوەی کللتورەکەمان وایە ئیتر کللتورەکەمان هەم دینیە هەم کۆمەڵایەتیە هەم ئیتر ئەو گوزرانی کە هەمانە ئێمە زۆر جار بۆ خەڵک ئەژین لەبەر چی لەبەر ئەوەی ئوستاز ئەمە پێمان وایە کە پێویستمان بە تێکەڵی هەیە تۆ کە بە قسەی خوشکەکەت نەکرد بە قسەی براکەت نەکرد بە قسەی دایکت نەکرد بە قسەی باوکت نەکرد بە قسەی هاوسەرەکەت نەکرد هەر بە قسەی خۆت کرد کەسێکی بێزراوی بە تایشیت یعنی چۆن گوێ ناگری و کاتەکەڵێ ئەم کەسە گوێ ناگرێت لە ئێمە و هەمیشە بڕیاری خۆیان لە کاتێکا لەو چەپڕیارەکانی خۆت زۆر دروست بن زۆر زانستی بن لەبەرەوە مادا ئێمە کۆمەڵایەتی تری لە هەنێ مجتەمەعی تر زۆر تێکەڵترین کەواتە قسەی خەڵک گرینگە کاکارزان باسی پرۆسی هاوسەرگیریت کرد لە پرۆسی هاوسەرگیریە یاخود لە نێو خێزان و ئەندامانی خێزاندا هونەری پشتگوێ خستن گرنگە هەبێت بۆ هەندێک حاڵەت یان بە تایبەت بۆ منداڵ جاری وایە منداڵ هەڵەیەکەکە قسەیەکەکە قسەیەکی ناشرینە دەوی دەرەچێ ئێڵێ پێویستەکە ئەم هونەری پشتگوێ خستن بەرامبەر بە منداڵیش ئەنجام بدە بڵێ بەرامبەر بە ئەندامانی خێزان بۆی کە واتە منداڵەکە قسە بکات یا قسەی بەرامبەر بکرێت مناڵەکە قسە بکات یان هەڵەیەک بکات لە ڕاستیان مناڵ هیچ تاوانێکی لەسەر نییە هەم لە ڕووی کۆمەڵات هەم لە ڕووی عرف و عادەتیشەوە و مناڵ هەرچیەکە هەرچیە لێت قەناعەتی پێی نییە و لە خۆی لێت بەڵام زۆر جارێ بریناکەرە قسەکە زۆر جارێ مناڵەکە زۆر بچووکە بەس قسەیەکات زۆر ئەیا لە دڵێ بۆ لەبەرەوەی لەو شوێنەیەوە کە تۆ خەلەلێتیای هەیە کە نقطەی زوعفەکەت لەویا هەیە باشە بۆ نمونە زۆر جار مناڵەکەڵێ ئەم خۆم بەسەر ماتۆ بەڕاستی زۆر جار
کچەکە ماڵە تۆ بێزراوترین باوکی هۆی ئاجا لەسەر شەتوڕان قسەیەک کەەوە کە قسەیە تووڕێکی کات واڵێ. ئازۆتونە لەسەر من بۆ لەبەرەوەی ئەگەڕێب ئای لە چیا من ئەوە بەڵام مناڵە ئەمە معریفە و تێگەیشتن و هەڵسەگەوتی لەسەر ئەو حاڵەتەیە کە تایەتی سیارەکەی شکاوە بووکەکەی شکاوە ون بووە نەسەن لەسەر والحاصل ئەمە لە منطقە قسە ناکە لە عقل قسە ناکە لەبەر نایە بە هەندوەری هەیەت بەڵام بەڕێزی شت یا حەت کەسێکی تر کە دایکە کە باوکە ئەبێ هەر لە مناڵیەوە بەتاوەتی لە دوای 4 ساڵی کە مەرحەلێکی زۆر گرنگە لە حیاتی مناڵە کە ئەبێ فێری ڕێنمایەکانی کۆمەڵایەتی بکات فێری ڕۆڵی خۆی بکات ڕۆڵی کۆمەڵایەتی کچیە ڕۆڵی کۆمەڵایەتی کورچیە لە مجتەمەعیەمە وا باوە کە کچ زیاتر قسە ئاکات باشە بەڵام کەمترین کردەوەی هەیە بەڵام نەخێر ئێمە هەمانە کچ لەوە چێ زۆر کەم قسەکە بەڵام زۆر بەرهەمی هەیە بەڵام بەگشتی وا باوە کەواتە ئەمە تێڕوانینی کۆمەڵ بەڵێ کەواتە من خوشەکەم ئەگە زۆر قسەکە بەرامبەرم بێ احتیاجی بێ بەلامەوە یا دایکم یا هاوسەرەکەم چکە ئەوە بێت ئەچێتە چوارچەوەی یەکترکردنەوە لەبەر ئەوە ئەبێ هەوڵ بین قسەی خەڵک بەپێی ئەوەی کە هەیە بەپێی ئەوەی کە لە دەمیێتە دەروانێت تعامل لەگەڵا بکەین باشە کارزان کاتمان نەماوە لەسەر هونەری پێشگوێخستن کەسێک چی بکات یا چه هەنگاوێک بنێت بۆ ئەوەی کە ئەو هونەری پێشگوێخستنە پێڕۆکە ئەگەر بە کورتی بێ سوپاسەکە لە ڕاستیە تەکنیکان زۆرن بەڵام ئەگەر بە خێرای باسیکەین یەکێ لەو شتانی زۆر مهمە لە کەسەکە نزیک بینەوە زۆر جار خەڵکەڵێ لێ دوورکەوە ڕقمێتی زۆر جار ناسینی کەسەکە مەسەلەن تۆ قسە لەسەر نەکەیت نامناسیت بەس کە نزیک بووم لێت بادۆخی من نزانی ژیانی من نزانی لەوە لە قسان پشمامی تۆ کە کردو هەروە تەکنیکتر ئەوەیە کە ئەبێ هەمیشە ئەوە بزانین کە ئەو ژیانی ئێمەیتیان ئەو بادۆخی ئێمەیتیان بەدڵی هەموو کەسی چادرمان نییە هەموو کەس لێمان ڕازی نییە لەبەر ئەکرێ قسە بکە ئەکرێ شت بڵێ زۆر جار نەقسە ڕۆژات کردەوە ژێ بەرامبەرمان لەبەر منطقی وەرگین عتیادی وەرگین بادۆخەکان دەستەکانە خۆش بێت زۆر سپاس کارزان سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانە سپاس بۆ کارزان جەمال کە بەڕێزیان پسپۆری دەرونی سپاس بۆی کە لە مەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرمامون بۆ هیوایی کە توانی بێتمان لە پرۆگرامی ئەمڕۆ سوودێکمان گەیاند بێت کە هەردوو بابەتەکەمان بابەتی گرنگ بوو یەکیان پەیوەست بوو بەلانی تەندروستی و سەلامەتی خۆراک و ئەوی تریشیان پەیوەست بوو بە هونەری پشتگوێخستن کە هەر کەسێک ئەو هونەرەی هەبێت کاکارزان تەسەوڕێکی نعمەتێ بێگە کەسێ بتوانێەوەی دەستەکانە خۆشە سپاس بۆ یەکە تا ئێستا بینەرمامون کاتێکی خۆش بۆ گشت لایەک تا خواتان لەگەڵ